سڵاوتان لێبێ خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە بابەتێکی جیاوازترمان هەڵبژاردووە. ئەم جارەیان لەسەر ڕنگ و جلوبەر قسە دەکەین. دەپرسینە لێرەدا کۆمەلگای ئێمە بە پێی ستانداردە جیهانیەکان جلەکانی هەڵدەبژێرێت و دیاری دەکات و بە پێی وەرزەکانیش ڕەنگەکانی دەگۆڕێت، یاخود کۆمەلگا هەم دیسان حکم لەسەرەوە دەکات و دەڵێت نابێ ئەو جۆرە تەمەنە ئەو جۆرە ڕەنگە لەبەر بکات و لە کاتی بۆنە و خەمناک و بۆ نەخۆشیەکاندا نابێ ئەوە لەبەر بکات، تەنها ئەوەی کە جوانە و کۆمەلگا ڕێپێداوە دەبێ ئەو لەبەر بکات. بۆ نمونە لە وڵاتانی ڕۆژئاوا دەبینین کەسێک تەمەنی 50 ساڵە، سەروی 50 ساڵە، ڕەنگێکی کاڵی ڕەنگا و ڕەنجی لەبەرە، قەمیسێکی سەوز، پانتۆڵێکی سپی، بەڵام لێرە هەرکە تەمەن هەڵکشا ئیدی ڕەنجیش کۆتایی پێدێت، دەبێ ئەوەی کە خەڵک ڕای لێیە کەسەکە ئەو لەبەر بکات. لەو پرۆگرامەدا لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست لە بازاڕی لەنگە قسە لەسەر ڕنگ و دیاریکردنی جلوبەرگ دەکەین. ئایا ئەمە بەدڵی خۆمان جلەکان هەڵدەبژێرین و شارەزاییمان هەیە لە دیاریکردنی تەنسیقەکان و ئەو ڕەنگانەی کە لە خودی خۆمان دێت. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەو کەسانی کە دەیانەوێت جل بکڕن و ئەو کەسانەشی کە جلەکانیان دەفرۆشن. لەگەڵمان بن. و کرمانجەکەی بە زمانی خۆمان دەڵێ خەڵک دەبێ قەرار لەسەر بۆچی گوتنی قسەی خەلشی لە عەزابی قەبر ناخۆشترە. سێ لە سەرچاری زیاتر ئەسابەوەی دەکات درێ ئەوەی لەبەرکەم وڵی پێم دەرن عیبە ئەها لەو تەمەنێ کوی دەبی لەو تەمەنێ یعنی حەزم لە چبی لە خۆمەوەی لەبەر دەکەم. شتەی وایە کابۆ نەدڕێ لەبەری ناکە، ئیوا هەیە شەرواری لەبەر دەکە، ینی بە پێی تەنسیقی خۆی و حەزی خۆی. جلوبەرگ لە بۆ هەر جەیەکی بڕۆی دەبی بە پێی ئەو شوێنەی جلوبەرگ لەبەر بکەیت. ئایا چ پێوەرێک هەیە کە تۆ بەو تەمەنەتەوە نابێت جلێکی ڕەنگا و ڕەنگ لەبەر بکەیت؟ ئەو عادەت و تەقالیدەکەی ئێرەوە هەیە. مەسەڵەن لە دەرەوەی وڵات وەنی هەر کەسە حڕە لە خۆی لەبەر دەکات، کەس تەماشاش ناکە. بەس لێرە دڵکەچی ئێستا من دڵکەچی سۆر دەبەکەم خەڵک ینی سەیری پێ دێ. باشە ئەوە خەڵکەکە سەیری پێ دێ، بەڵام ئەگەرە تو خۆت حەزت لەو ڕەنگە بێت بۆ ینی گوێ لە قسەی خەڵک خەڵکەکە بۆچی گوتنی قسەی خەلشی لە عەزابی قەبر ناخۆشترە. لێرە سەزانابەت هاتیە لەنگە بۆ بەناوبانگە کە جۆرەها جلی ئەوڕۆپی ئەوانەی لێیە و ڕەنگە زۆربەی جلەکانیش ڕەنگا و ڕەنگ بێتن، ینی بۆ نمونە زۆر جار ڕەنگە شتێکت بەدڵ بێ بەڵام لەبەر ڕەنگەکەی نایکڕی. جەنابەت گوێ بەوە دەدەی کە لەبەرەوەی تەمەنت گەورەیە ناتوانانی هەموو ڕەنگێک لەبەر بکەیت؟ طبعا ئێستا دەبی شەشی بکڕی یان دلێکی بکڕی دەبی بە جۆرەی تەمەنەکەم بکڕی، بە جۆرەی تەمەنەکەی بی نابێت دلێکی ملەوان یان شەشوە بە جۆرەی تەمەنەکە کود بێ دەبی ئەو هاوی. بە زۆری تو زۆر ڕەنگێک لەبەر دەکەیت؟ من قاوەی یان ڕەش قاوەی بەێ. باشە ئەگەر پرسیارە چیتر بکەم بۆ نمونە ئەو ڕەنگە زۆر جار باس لەوە دەکرێت کە هەڵبژاردننی ڕنگ لەلایەن کەسەکانەوە دەرخەری حاڵەتی نەفسیە و کەسەیە. بۆ نمونە ئەگەر کەسەکە کەسێکی شادومان بێت دائیمەن جلی ڕەنگا و ڕەنگ لەبەر دەکات، بەڵام ئەگەر لە ناخەوە بۆ نمونە بێتاقەت بێت یاخود کێشەیەکی هەبێ دائیمەن جرکەکانی ڕەنجیان تاریک و ماتە. بەخۆی ڕنگ لغەیە ڕنگ هەموو لغاچی هەیە. مەسەڵەن شین لغەشی هەیە من دەکاتەوە، ئینسانی هەیە من دەکاتەوە. سۆر زەوق دەداتە بەشەری، ڕەش غەم دەداتە بەشەری. ئەوە پێ دێت لغەشی بێدەنگە. خەڵکی مە دەزانێت کە ڕەنگ ینی زمان ئێستا تقریبا دەزانن لە ڕەنگکەین بەخۆی ڕنگ لغەیە، بەس ئێمە هەست پێ ناکەین. بەس ئەو کەسانێک کە لە هونەر ئیشیان کردی لەو جیانە لە هونەرمەندەکان ئەوان دەزانن لە تەمسیلەکان لە جوانە ڕنگ هەڵدەبژێرن، خۆیان دەزانن چ دەکەن. ئەو ڕەنگە وەکو بلێ لغەکە قسەی ڕۆغەشی بێدەنگە. ینی هونەرمەندەکانمان دەزانن. بۆ نمونە دەبینین کە زۆربەی هونەرمەندەکان جلی ڕەنگا و ڕەنجیان لەبەرە، سوور و کەسک و پرتوقالی ئەو ڕەنگانیان لەبەرە. ئایا ئەوان لەبەرەوەیە کە لە ڕەنگەکە دەزانن یاخود نانەوێ بە قسەی خەڵک بکەن بەدڵی خۆیان ڕەنگەکە هەڵدەبژێرن؟ ئەوە مخریزەکە لەوانی دانایە، مخریزەکە دەزانی چ دەکات. ژیانی ڕۆژانەشیان ڕەنگە و جلانە بە بەردەوامی لەبەر بەخۆی زەحمەتە لێرە زەحمەت بەس دەدرێت کە مشکلی نییە مەسەڵەن لە ئەوروپا و جیانە، بەس لێرە نە هەر کەسە عادەت و تەقالیدی خۆمان نابێت دەست. خۆی سەراحەت مەسەلەن ڕەنگەکان بە پێی وەرز دەگۆڕێ،
بانمونه مثلا ورزی هاوینان يعني حتى راد دقة دوطاني مثلا الوانات هالبجيري وكورن مثلا ويكخم مثلا يعني لبرم كردو الوانات زياتر هاوینان دوطاني بكاري بين زستانا شيواج ترى يعني بلون لي تاريخ رنج تاريخ دوطاني بكاري بيني خوي اليو كان خلطي من بطبيعه حد لقل مثلا الرش والسبي الوان توغلي راتيا وكو ضل مثلا اگر كسك تمن توزك شو بيت السري مثلا بنمونا چون ضل شرميه رنگشي صوص بكار بيني مثلا شين بكار بيني حتى حد جراند كويل السري مثلا ضل او رنگا يو تمانينات بكاري دين وانيا يعني سانسوري دكوت السري او واقعه باشا بۆ نمونە هیچ پێوەرێک هەیە بڵێ ئەو ڕەنگەی ئەو تەمەنەی نییە لا هيس بيورقني باشە و کارەکەی چیە كو الوان مجتمع دور دبيني بنمونه استلواني من جنزكم جنو من دالي الشماء زور كسي ضلي مثلا ورنقه اللي بوت جواني يعني ضلي اوشتا لبريمك يعني خودني صراحه خلشت كي قرار لسلك ددا يعني محير ديلتو نازل مثلا ترنقه شبه كاربيني دبي وابك خلق راي لدبي يعني او هناك مثلا بخود راد لخود بي اتو اورنجي مثلا كبني من زنابه استاك بكارتنا دبي خلق زور راي لتبي سانسور لسر يعني كلمه جديد دري لو هي زيدان بلي اورنجي بزانا جنو مداليه مثلا اورنجي بكاردني يعني الزيدان كان قلي اول ده كان مثلا اورنجي يتوني لبرت كديا يعني كورتو كرمان زكي بزماني خومان دالي خلق دبي قرار لسبدا خەڵک ئەوە گریمان خەڵک قرار لەسەر هەموو شتێک دەدا بۆ نمونە حتا جاری وایە خواردنەکەشت دەبی بەدڵی خەڵکوێ لەبەرەوەی خەڵکەکە دەڵێ ئەو خواردنە خۆش نییە وای نازانم ینی ئەمە ئەو بابەتە دەزانین کە لێرە ئێمە دەبێت زیاتر خەڵک ڕازی بکەین باشە جەنابەت باسی شتێکی زۆر جوانت کرد وتت بەپێی وەرزەکان ڕەنگەکان دەگۆڕێت ئەو ستانداردە و قسەی لەسەر نییە مثلا جیهانیە بون من مثلا رنگت شي برتقالي يان صوص يان شين تناطون زستان لبري بكي يعني تسون ضلي تاريخ زستان خوي تاريخه ئەو ستانداردە باشە تا چەند لێرە خەڵکی ئێمە ئەو ستانداردە جێبەجێ دەکات یاخود زانیاری هەیە لەبارەیەوە بەخوات تارات دەچکەم يعني ئێستا مثلا خەڵکەکە تۆزەک لەوەی وشارە مثلا کە بتوانانی ئەلوانات لەگەڵ وەرزەکان بەکاربێنێ بەس لە هەمووی مهمتر دەمێشتش بڵێم خەڵک بە دەرەجەیەک لسر أوي يعني مصيرة وازده وكسي بلان برنيني يعني تو هرنجك اللي بركرت دبي معارض بلي بويك أو اشتكت بدله يعني اعتراضك اللي دقري آية جلوبر كسياتي إنسان دياري دكار نخير نا جلوبرك بيش شواز شي كسياتي إنسان دياري ناك بنمنا تلواني كس هبي لبلشي زور نزم دابي مثلا كاما زلشي جوانا مثلا بوكو براند اللي بريدكا لنا خلشش با شوش كسير دك لو انا مضاعفاتش زوري شي هي لا يعني شي مثلا او كابرا للروي مادي وداري وهيش تشينيا بس خريش مثلا زلشي زوان وتنسيقات او شتانيا بتساوش كسير دكري اجرنا بلياتو اليركانا بن استامنا وزلكي كلي بردكم كسياتي من نشان نادا يعني بلا كسياتي من نشان دا لو انا او وكو دلي حزك تايبت بلوخم امن مثلا او الواني بكاربينو أو فقط هيا الرانك بەپێی مەوسمەکان دەگۆڕێ ئەوانەی کە داوای دەکەن ئەوە ستانداردێکی جیهانیە بۆ نمونە خەڵک لە ئەوروپا و لە هەموو جیهان بەپێی وەرزەکان جل لەبەر دەکات لێرەش هەمان شێوەیە لێرەش هەمان شێوە بزەبت بە زیاتر هاوینان ئەلوانات لەبەر دەکرێتن ڕنگ یعنی هەموو بە شێوە هەموو ڕەنگەک ئەلوانەکان زۆر یعنی سەریعن لە بازاڕەکان باڵێ بزەبت باشە ڕەنگەوە تەنها بۆ ئافرەت بێت ئەوانەی کە دێنەوە دوکانە ئافرەت بن باشە بۆ پیاوەکانمان بۆ کوڕەکان ینی کوڕە گەنجەکانمان نانەوێت جلکی ئەلوانات لەبەر بکەن واللهی ئەو زەوە دەگەڕێتەوە سەر شخصەکەی دەگەڕێتەوە شەر شخصەکەی بەخۆی یعنی مثلەن کابرا هەیە زۆربەی زۆرمان لێرە لە کوردستان باز ڕەشی لەبەر دەکات وەکو جەنابەت ئێستا ڕەشت لەبەر لە ژیان یعنی ئەوە ڕەشم لەبەر کردیە ئەگەرنە بەدایمی ئەلوانات لەبەر دەکەم بەدایمی بەسەوە ئەو ڕۆستت ڕەشم لەبەر کردیە باشە دەگەڕێتە سەرەوەی کە کەسەکە بۆ نمونە ناوێت ئەو ڕەنگە لەبەر بکاتن یاخود هەمدیسان کۆمەڵگا و خەڵکن بڕیار لەسەرەوە دەدەن کە ئەو خەڵکە نابێت ئەو زۆرە لە لەبەر بکات لەبەرەوەی لە تەمەنی نایەت یاخود عیبە بۆ نمونە ئەگەر پیاوێکی سەرسپی قەمیسێکی ئەلوانات لەبەر بکاتن یاخود کابووێکی ئەلوانات لەبەر بکە خەڵک پێ عیبەبی بڵێن ئەوە چییە لەو تەمەنەوەکو دەبی ئەو هابی ئەو هایە مۆزوعەکە بابەتەکە
والله ئەو دەگەڕێتەوە سەر شخصەکەی یعنی زۆر کەسێ ئێستا توەگەر بتەوێت لە بۆ خەڵکی بژی دەی بەدڵی خەڵکی بژی ئێستا لێرە وایە چکات و لۆ خۆت دەژی ینی بەدڵی خۆت حەزت لە چێ لەبەری بکە بێگومان هەمومانە قسەیە دەکەین ئێمە دەبێت بۆ خەڵک بژین بەڵام جل و بەرگ پەیوەندی بە خەڵک هەیە بۆ نمونێ ئێستا من حەزم لێ ئەو قەمیسە سپیە و پانتۆڕەنی لێ لە بەرکەم خەڵک پێی جوان بوو یاخود پێی جوان نەبوو بۆ کاریگەری هەبێ لەسەرەوەی کە منجلەکانم جارێک چتر بنەوە چتر هەڵبژێرم والله لێرە لە کوردستان وایە هەمووی لێرە وایە یعنی هەرچی لەبەرکەی دەرەنەوە چیەوە لەبەرتە بۆ ئەو لەبەر کردووە بابام بە خۆم دەژیم یعنی حەزم لە چبی لە خۆمەوەی لەبەر دەکەم سۆر زەوق دەداتە بەشەری ڕەش غەم دەداتە بەشەری ئەوە پێ دێت لوغەچی بێدەنگە بن ئێستا منەوە جرکە کە لێبەر دەکەم کەسایەتی من نیشان نادەم ئێستا عەرەب زۆر لە لای ئاساییە ڕەنگەش سوو لەبەر دەکەیان زەر لەبەر دەکەیان سەوزیان هەر ڕەنگەکەشی ڕەنگەش زۆر کراوەش باوەڕ ناکەم لەبەریشکەم ڕەنگاوە لە هاوینان زلچی ڕەنجی کراوە ڕنگ و ڕوو جوانتر پیشان دەدا باشە من ئێستا شتێکم لێ بخەوێ دەکرێت بابم بە پانتۆڕ و خەمیسێکی سوور و سپی و بچێ سولحەکەم بۆ بکە بۆ کۆمەڵگایانی تحکم لەسەر دیاریکردنی ڕەنجی تاک بکات ئەوە هەتا ئێستا هاتووە بەخۆی ئێستا ئەگەر تەمەشا بکەی لەلایانی هەندێک وەکو هونەرمەند وەکو ڕێچکە شخاندن دەکەن لە سنوور دەرپەڕاندن نەک وەکو لەلایانی باش شێوە تەقلیدەکە دەردەچن بە شەرتە ئەتوو دەرچوون هەبی لە باشە نەک لە خراپە چکە هەردوو ڕێگا هەیە باش شێو خراپەیە شەرتە باشتری بکە نە خراپیکەی هەندە زار دەرێ چاچی مەکە باخرانە بێ زۆر زەر ئەوان دەردەچن لۆ بە ناوی چاکردنە ئەو خراکردنە ڕاستە لەوانەیە هەموو شتێک لە هەموو کۆمەلگایەک باش و خراپی هەیە ئەتوو مەبەست لەوەیە کاوان تەنسیقەکە تێک دەدەن بەڵام ینی باوەی خۆیان کە شتێکی جوانتر و نوێتر دادەهێنن بەڵام لاسازا تەنسیقەکە تێک دەدەن ڕاست بە ناوی نوێگەری و یعنی داهێنان و شتێکی جیاواز بوون لە باشە ئالەساس بەس ڕێک پێچوانەکەیتی ڕاستە باشە ئێستا دوکانەکەی تو زۆر ڕەنگا و ڕەنگە و سەرنجی شڕاتشم بۆیە پێمان باش بکە لەگەڵ جەنابەت قسە بکەین ئافرەتانەی کە دێنە و دوکانەی جەنابەت بۆ نمونە بە پێی تەمەنەکانی ئەنجلەکانیان هەڵدەبژێرن یاخود ئەوەی پێیان جوان بێت و ئەوی دەکڕن سێ لە سەرچاری زیاتر ئەسابەوەی دەکات درێ ئەوەی لەبەرکەم وڵی پێم دەرن عیبە ئەها لەو تەمەنێک کوی دەبی لەو تەمەنە باشە تو شتێک لەبەر دەکەی بۆ خۆت لەبەر دەکەی دوایش ئەو قماشی مەکسیە لەمارە لەبەر دەکەی خۆ نە پێشوازی لە میوان دەکەی نە پێ دەچێ میوانداری ئێدەبی شتێک بێت بە خۆت پێ جوان مەکسی ئەگەر ئافرەتێک تەمەنی 50 ساڵ بێت ئەگەر مەکسیەکی سەوز یاخود سوور یاخود زەرد لەبەر بکات عیبە ئەمن پێی دەرێم زۆر دەرێمە شتێ درێم کاکە تو شتێک خوشمە کە دەبێ بە ئارەزوی خۆتە خۆ لەبە خەڵکی لەبەر ناکە دەبی شتێک بە خۆت پێ جوانی هەدرێ ناوەڵا بەشەشان دەرێ پیاوەکەم ئەز ناکە بەشەش دەرێ وڵی پێم دەرن لەو تەمەنی کو دەبێ شتێک بکە ئەو لە ئێمە یعنی ئێستا ئێمە مشتری کوردمان هەیە عەرەبیشمان هەیە چکە بە حکومە بازار لەنگە هەر ئەوەنێ لە معەلیبی عەرەبەکان دێن وەنین عەرەبەکان وەنی ئەوە یعنی ڕنگ لە ناو نەتەوەکان دەگۆڕێ لێرەش بۆ نمونە لە دەرەوە ئەوە دەزانین کە بۆ نمونە دەزانین لە دەرەوە لە ئەوروپا کەسەکانیان حسابی تەمەن هەر ناکەن ئەوەی کە پێیان جوانە و لەیان دێت ئەوی لەبەر دەکەست ڕێگووە ئێستا عەرەب زۆر لە لای ئاساییە ڕەنگەش سوو لەبەر دەکەیان زەر لەبەر دەکەیان سەوزیان هەر ڕەنگەش زۆر کراوەش ئەوەی کە بۆ نمونە کوردەکەی خۆمان ئەگەر ڕەنگە لاشی ئاسایی نەبێت بەڵام ئەو ڕەنگەی کە جوانە ڕەنگە لێشی بێت بەڵام لەبەرەوەی کە کۆمەلگا بڕیاری لەسەردەدا هەمدیسان عیبە ناکرێت یاخودەوە یەک ببینی دەرێ بەو تەمەنەوە و جلە بەرت کردی وایە بابەتەکە وایە نەک ئەمن بەخۆم چەند جار مشتری دەزانین دەرێ وڵای پێم جوان بەس وڵای پێم عیبە یعنی هەر بەخۆی چەند جار نەک جارە و زۆر تەسادویە کردی دەرێ وڵای پێم عیبە نەک و گەمەم پێ بکەم برنەوە بە شازش کە لێم تێدەگەن تەنسیقاتەوە کۆمەلگایە کووە ناوەڵە زیاتر دیقەت یعنی تەرکیز داخنە سەر فلیمەکان یعنی لە فلیمەکان چ دەبین ئەوە دەکەن لە فاشۆین دەوڵەتان یعنی زەوق سەلیقەی خۆیان نییە هەر هەمی دیقەت یان لە جلوبەرجی ئافرەتان زیاتر پێ دیارە وەکو لە پیاوان نیە پیاو زیاتر بە کەیف خۆی دەبێت بەس ژن زیاتر تەرکیز دەکات لەسەر ئیدەرەوە نەگی خۆم ئەوە نەما بڵێ لەسەر دەستوری قەدیم بڕۆی کە باو باپیرانمان چی لەبەرکردی لا دەبێ مەشەوەی لەبەرکەیت لە نوێ گۆڕیتی گۆڕیمە بەڵێ گۆڕیمە شتا هیوایە کابۆ نەدرای لەبەری ناکە هیوا هەیە شەرواری لەبەر دەکانی بە پێی تەنسیقی خۆی و حەزی خۆی بەڵام حەزش لێنەوە عەجل کێشکە لەبەرکە کە ستایلی وی نییە تاقیشی دەکاتەوە زۆر پێی احتیادێ بەڵام حەز و دڵی خۆیتی باش ئەوە بەنسبەتی ستایل و ئەو جۆرە جلانەی کە لە کەسەکە دێت هی بەنسبەتی ڕەنگەوە ئێمە
ملەتێکی ڕەش و سپین یاخود حەزمان لە شتی ڕەنگا و ڕەنگە چونکە ئەگەر حەزمان لە شتی ڕەنگا و ڕەنگ بی وها دیار نییە کە ئێمە ڕەنگا و ڕەنجین نانە هەڕەش سپینە ڕەنگا و ڕەنگمان لێ نایە ناوەڵا لێمان نایە باشە لێمان نایە یاخود بەخۆمان نامانەوێت کە لێمان بێت بە خۆمان ئەمە لە دوو تەقلیدی دەگەڕێن ئیشی مە هەمووی تەقلیدە کورد یعنی تەقلیدکردنەوەی شتەکە شتێکمان نیئی خۆمان بی هەمووی دەرەوە بینە سەر بابەتی تەقلیدکردن ئێستا لە هەموو دنیا لەبەرکردنی جلی ڕەنگا و ڕەنگ لە بۆ هەموو جۆرە تەمەنێک شتێکی ئاساییە باشە بۆ لەوە تەقلیدمان نەکردوێتەوە ئەوانەی کە بەتەمەنن دەبێت ڕەنگێکی تایبەت لەبەر بکەن بانکەکە تا ئێستا نەگۆڕاوە کەسی وا هەیە 50 ساڵە 6 ساڵە ڕەش و نیلی لەبەر دەکات ڕاست بەخوای ڕاستە بەڵام تەمەەن کە بەسەردا چوو ینی شتێکی لەبەرکەی لێ دەبێ یان ناکرێت ئێستا پیاوێکی 6 ساڵ قەمسێکی سوور لەبەرکە باشە لە ئەوروپا ئاسایی لە ڕۆژ ئاوا ئاساییە ئەخر لە ئەوروپا هەر لە ڕەچەرەك وا بوون بەڵام لێرە وانە ئەوان کە لەدایک دەبن هەمووشت بۆوان احتیادیە بەڵام تۆ ئێمە کوردەواری یعنی ئەمە دانیشتنما هەیە عشایرین عشاری ئەو نەعجلکانی لێنە باشە من ئێستا شتێکم لێ بخەوێ دەکرێت بابم بە پانتۆڕ و خەمیسێکی سوور و سپی و بچێ سولحەکەم بۆ بکە ناکری هەدەبێ شتێکی جوان لەبەرکە ڕاستە بەڵام لە ئەوروپا شتانە نییە هەموو یاسایە بەڵام لەوێ ڕەنگە سوڵحیش نەبیتن بەڵام ئەگەر سوڵحەکە ببی لێ یاسایە شتیوانە سزا دەدرێت بەڵام زەلامی بوو ئەگەر سوڵحەکە بی ینی بۆ نمونە کێشەک بۆ جیران و جیران بەشە ڕاتینە کەسە گەورەکەی و جیرانە دەوێت بچی لەگەڵ جیرانەکەی کە دابنیش و سوڵحی بکە ئەو بەچ دەڕوە عسەبەوەی خۆیەتی جاری وخوای احتیادێ دەشبێت بەڵام جوانتریا بە پێی تەمەنی خۆی باشە لە تەسیقات دەزانیم ئێمە ناوەڵە نازە جاری وا هەبووە ڕەنجی خواستی دڵی خۆت لەبەر بکەی و بۆ بازارەدا بێ و خەڵک یان برادەکان پێ بڵێنەوە چی ڕەنگە عیبە زۆر جارە وڵای ئێستا من پڕ بە دڵ حەزم لێ ینی قەمیسێکی زەر لەبەرکە بەڵام حەز دەکەم ناگونجێ لەگەڵ ناگونجێ یاخود لەبەر قسەی خەڵکە خەڵک بۆم ناگونجێ ئەگەنا بۆ خۆم احتیادیە لێشت بێ لەوانەیە دەولاری زۆریشم لێ جواب بێت تاقیشم کردبێتەوە لە ماڵە بەڵام ناتومەتە دەرەوە ینی کڕێتیشت لەبەری شت کردی بەس لەبەرەوەی لەبەر قسەی خەڵەکەوەم نەکردو ناچاری پێ بنو یان نانی پێ بخۆی برادێک لە دەرەوە جچی بۆ ناردم سەری کابۆ یەکەم تۆزێک نەدڕابوو ئەو چەند جەیەکی بۆ مۆدی لوشتیوە یەک جارم لەبەر کرد لە ڤیددیۆیەکا دانیشتبووم 1000 کۆمنت بوو عیبە کاکەوە چیەوە نانا ئەوە سەرچۆکە دڕاوە ئاوای کا کابوو یەکە مەرفڕێدا بە قورعان لەبەرم نەکردە پیاو دائیمەن بە یەک ڕنگ جوانە بەس ئافرەت هەموو ڕەنگەشی لێ دێتن ئەوە پێوەرە کە پیاو دایمەن بێک ڕنگ جوانە چ پێوەرێکەوە بە قورعان برێم چۆن بەس هەروەیە یعنی ستایلەکە برێم ئەوەتەی بینی بم بەس زیاتر ئافرەت لەبەر مەیکاپ و شتیواش ڕەنجیان دەگۆڕن زاروەیە بەڵام ڕەنگە ئافرەتەکانیش بە پێی تەمەنەکانیان جلوبەرەکە لەبەر بکەن بۆ نمونە ئەگەر تەمەنی سەر و 50 ساڵ بێ ڕەنگە هەموو جلێک نتوانێت لەبەر بکات لەبەرەوەی دووبارە دەڵێ کۆمەلگا ڕێنادا جەنابەت جلی ڕەنگا و ڕەنگەت هەیە نەخێر ناوەڕام حەزم لێنێ تەنها یەک ڕەنگەیان دوو ڕەنگە زیاتر دەپۆشم ڕەنگ و کامەڕ عادەتەن زەیتونی بێزی ئەو دوو ڕەنگانە زیاتر لێت جوانە یاخود لەبەر کۆمەلگایە کات تەنا دەبێت جوانێک ئەو دوو ڕەنگەم پێ جوانە باشە بۆ ڕەنگێکی نوێتر تاقی ناکەیەوە ڕەنگە ئەو ڕەنگە نوێیانەی کە هێشتا لەبەرت نەکردو ئەگەر لەبەری بکە ڕەنگە زۆر لە ڕەنگە بێجیەکە و زەیتونیەکە جوانتر حەزە بۆ نمونە حەزم بەو دوو ڕەنگانە دێتن خەرکێ لەوانێ حەزی بە ڕەنگی زیاتریش بێتن قەت ڕەنگا و ڕەنگت لەبەر کردیە نەخێر باوەڕ ناکەم لەبەریش کەم ڕەنگا و ڕەنگ لە زەنابەت دەپرسم ئەگەر پیاوێکی سەر و 50 ساڵە قەمیسێکی سەوز و پانتۆڵێکی سپی لەبەر بکات و جەنابی شت بیبینی قسەت دەبی لەسەر دیاریکردنی ڕەنگەکانی باوەڕ ناکەم لەگە تەمەنی بێ ئەو ڕەنگە بە خۆت تازە ئاماژەت پێ کرد خۆی ئەگەر لە سەروی 50 سەر هەم ناتوانن هەموو ڕەنگەکی بپۆشن لەناو کۆمەلگایە بۆی نابێت یاخود ئەوە هەر لە هەموو دنیاوە هەموو دنیاوەیە باشە بۆ کەسێکی ئەوڕۆپی دەبینین تەمەنێکی 6 ساڵی هەیە بەڵام ئەوەندە ڕەنگا و ڕەنگە هەر حەزەکەی ڕسمی لەگەن زۆر دەگمانە بەخۆم بە هەموو دنیا داگەڕاوم ئیتر زۆر دەگمانە ئەو بە هەموو دنیا داگەڕاوی زۆرترین کاتت لە وڵاتێک بەسەر هەموو ئەوروپا باشە لە ئەوروپا ڕەنگە
جولبەرگ هەڵبژاردننی ڕنگ زۆر ئاسایی بێ حسابی تەمەن شت لەوێ دەکرێت بەخۆی هەموو بە خۆت ئاماژەت پێکرد هەمویان ستاندەردە بۆ نمونە ستاندەری گەنجی لەوانەیە ئەم ئێستا تیشێتم لەبەر کردبی کابراایشی لەسەرۆی 50 سار تەمەشاش ناکاتن لەگەڵ مەسەرزە هە کەسەکە و هەر شتەکە و بە تەمە بە پێی تەمەنە ستاندارد جێبەجێ دەکەین لێرە باوەڕ ناکەم نا هەر لەخۆیە هەر کەسەکە لەخۆی پێی جوانە لەبەری دەکەم پێ جوانە باشە بە کورتی لە ڕووی تەنسیقەوە کۆمەلگایە ڕەش و سپیە یاخود دەوێ بەرەو ڕەنگا و ڕنگ بوون بڕوات بەخوای هەر ڕەش سپێ نارێوە جەنابەت لەگەڵ جەلی ڕەنگا و ڕنگ چۆنی ئەمە ڕاستی ئێستا بۆ خۆم شخصی خۆم زۆرم حەز لە ڕەنجی تاریکە زیاتر بەڵام بەپێی وەرزەکان یعنی لۆ نمونە تو لە هاویندا ناتوانیت زلکی تاریک لەبەر بکەیت دەبی جلکە چکەمەک ڕەنگەکەی کراوەبی هەم لە بۆ خۆت هەم لە بۆ ڕنگ و ڕۆشت جوانتر پیشان دەدا بە نسبەت ساردی و گەرمیەکەی و هەم ڕنگ و ڕۆشت لە هاوینان زلکی ڕەنجی کراوە ڕنگ و ڕۆ جوانتر پیشان دەدا وەکو زلکی تاریک ئەگەر بینە سەر قسەیەکی تر بە نسبەتی ئەتەکەتی لەبەرکردنی جلوبەرگ بۆ نمونە یەکەم جار لە جەنابەت دەپرسم جلوبەرگەکانت بە پێی شوێن و ئیش و ئەو بۆنانەی کە هەیە دایانپۆشی یاخود لەکنت ئاساییە بار جۆرە جلوبەرگێک بچی هەموو شوێنێک حتمما پاک و خاوێنی لە ئیمانەوە یەکەم شەرت بۆ جلوبەرگ پاک و خاوێنیە دومیشان حتمما جلوبەرگ لە بۆ هەر جەیەکی بڕۆی دەبی بەپێی ئەو شوێنەی جلوبەرگ لەبەر بکەیت بۆ نمونە ئێستا ئەو گلەیە زۆر لەسەر ئافرەتان هەیە لەسەر خوشکانی بەڕێز دەڵێ کە دێتە بازار جلکوبەرگێکی لەبەر دەکا لە بۆ بازار کە زلوبەرجی بازار نییە یعنی لە زلوبەرجی بازار و بۆنە و بەڕاستی سەفرە یعنی لە حەفلەش سەروترە جلوبەرگەکانی جلوبەرجی بازار نییە ئینسان کە عادەتەن دێتە بازار بۆ نمونە ئەمە لە ناو بازارین خەڵک زۆر دەبین جلوبەرجی جیاوە زۆر دەبین لەبەر خەڵکیدا طبعا زیاتر یعنی ئەو جلوبەرگانەمان پێ جوانە کە سادەیە و بۆ بازار دەگونجێ نەوەک بە جلوبەرگێکی وها بێ بۆ بازار کە لەگەڵ بازار نەگوست طبعا لێ من جەخت لەسەر بازار دەکەم ینی باسی بازار دەکەم لەوەی لۆ خۆم لە ناو واقعی بازارداما لۆ خۆم ئەو جێ دەبینم لێ زیاتر باسی بازار دەکەم لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر جلوبەرگ و